تۆ خەم مەخۆ لەوەی کە لە دنیادا لە دەستت ئەچێ، دەوڵەمەند نیت خەم مەخۆ، زەرەرت کردووە هی دنیا خەم مەخۆ مادەم ئەم سیفەتە تێدا بوو. حفظ الأمانة، ئەمانەت بپارێزی. ئەو ئەمانەتە جار وایە قسەیەکە، جاری وایە پارەیە، جاری وایە شتێکی ترە، هەر شتێکە. هەر ئەمانەتێک شتێ بە ئەمانەت لای تۆ دانرا، تۆ خیانەتی لێ نەکی. پارێزگاری لە ئەمانەتکەی، گەورەترین ئەمانەت ئەو دینەیە کە وەکو خۆی بیگەێنی، خیانەتی لێ نەکەی. بۆیە ئینسان ئەگەر خاوەنی متمانە بوو لای خەڵکی، ئەمانەت پارێز بوو، ژن و مێردەکان بۆ یەکتری ئەمانەت پارێز بوون، ژن حەیە پیاوەکەی خۆی نەبرد لە دەرەوە، ئەمانەتی نهێنی پیاوەکەی پاراست، پیاویش بە هەمان شێوە. ئەگەر برادەرەکان ئەمانەتی یەکتریان پاراست، خزمەکان، دراوسێکان، ئەوە بەڕاستی تۆ کەسێکی دەوڵەمەندی، تۆ کەسێکی زەرەر نەکردووە لەم دنیا، چونکە ئەمانەت پارێزی. ئینسانی منافق خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم کە ئەمانەتی لادانرا، ئەمانەتیان پێوت خیانەتەکە، بەس ئیمانداری ڕاستەقینە خیانەت لە ئەمانەت ناکە. کەسێکە هات جێنی بە پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم، سوکایەتی پێ کرد، دوای ئەهاتە ئەوی محەممەد صلى الله عليه وسلم ئەمە بالای تۆ بێ، ئەم ئەمانەتە، ئەمە پارەیە، ئەمە ئاڵتونە سیقەم پێتە، هەرچەندێ باوەڕشم پێت نییە. خۆشە ئینسان ئەمانەت پارێز بێ، خۆشە ئینسان دەمشڕ نەبێ، هەنێ کەسەیە قسەیەکی لا بکە یەکسەر بەڵاو دەبێت، ئەمانەتی لا نییە. بەڵام ئەگەر تۆ خاوەنی ئەمانەت پارێز بووی، لە هەموو کەسێک خراپتر ئەو ئینسانانەیە، ماوەیەک بەیەکۆ بوونە ژن و مێردن، هاوڕێن، دراوسێن، خزمن، شەریکن، هەرچێکن، کاتێکە لە یەک جیا دەبنەوە کەرامەتی یەکتری دەشکێنن. کۆمەڵی نهێنی هەیە، بۆ نهێنیانە هەڕەشەی لێ ئەکا. ئەگەر خۆت بە پیاو دەزانی، ئەڵێم ئەگەر پیاو بین، ئەگەر غیرەتت هەبێ، ئەو پیاوە ڕۆژێک بوو سیقەی بە تۆ بوو، ئەو ئافرەتە سیقەی بە تۆ بوو، ئەو مرۆڤە سیقەی بە تۆ بوو، کۆمەڵی ئەمانەتی بۆ باس کردی، ئێستا ئەڕۆی هەڕەشەی لێ ئەکەی و ئەمانەتەکانی باسەکەی. تۆ ئینسانێکی بەڕاستی دۆڕاوی، چونکە ئەمانەت پارێز نەبووی، ڕۆژێک بوو سیقەی بە تۆ، دڵی بۆ تۆ کردەوە، پیاو بە سیفەتێکی جوانە باتیا بێ، بیپارێزە. ئەگەر سەلامیشی لێ نەکردی بیپارێزە، ئەگەر هاوڕێتیشی نەکردی بیپارێزە. ئەوە تۆ لە دنیادا هیچ زەرەرێک نەکردووە. ئینسان هەرچەندێ بەڕێز بێ زەرەر ناکە لەم دنیایەدا. حتا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا دەفەرمێ یەکێ لە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەت ئەوە ئەمڕۆیە، ڕۆژ بە ڕۆژی خراپتر دەبێ. وای لێ دێت ئەمانەت ناپارێزرێ، حتا دەڵێن لە فڵان بنەماڵە، لە فڵان شوێن پیاوێکی ڕازگۆ هەیە. چەند جا باسمان کردووە، وەڵڵاهی بڕۆ ئەتەوێت سیارە بکڕی، ئەتەوێت لە بازاڕ شت بکڕی، ئەتەوێت لە مەیانێ ئاژەڵێ بکڕی، ئەتەوێت بڕۆی بۆ حەی سەناعەیەک ئیشێکی سیارەکەت بکەی، ئەڵێی داوای ژنەکەی پرسیارەکەی، یەکێ سیقەم و دۆزنەوە، یەکێ باش، زۆر کەم بۆتەوە، زۆر کەم بۆتەوە، ئەڕۆیتە لای هەر کەسێک زۆربەی قۆڵتە بڕێ. ڕازگۆ نییە، ئەمانەت ناپارێزێ، خیانەتەکە لەو ئەمانەتێکی خۆی ئیشی تیاکات. بۆیە ئەگەر تۆ خاوەنی ئەمانەتی خەڵکیت پاراست، هەر ئەمانەتێک بوو پاراستت، تۆ خەم مەخۆ لەوەی کە لە دنیادا لە دەست داوە. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم خەم مەخۆ، هیچ زەرەر نەکردوتۆ، با ئەمانەت پارێز بین، هەر ئەمانەتێک قسە بێ، پارە بێ، هەر شتێک بێ، خەڵک لامانە بابی پارێزین. ئێمە ئەوە سیفەتێکی زۆر جوانە بۆ ئێمە.